بینەریتیوار سڵاوتان لەبێت تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم سەرەتاش سەردێڵ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق محەممەد شیع سوودانی پەیامێکی بڵاو کردەوە شاندێکی ڕسمی وڵاتی ئەفغانستان لا وڵاتی رووسیا پاسپۆرتەکانیان ون کرد بارانبارین لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق محەممەد شیع سوودانی ئەمڕۆ لە کاتی ڕێوڕسمی دەرچوونی خۆلی 28 پەیمانگەی باڵا و خولی 53 پێگەیاندنی ئەفسەراندا ڕایگەیاند جێبەجێکردنی ئەرکە ئەمنیەکانتان دەبێت بە گوێرەی یاساکانی بەڕێوەبردن و بە پێی دەستور بێت پێویستە بنەماکانی مافی مرۆڤ لە کردارەکانی ڕۆژانەی پیاوی ئاسایش و جێبەجێکردنی ئەرکەکانیدا هەبێت هەروەها سوودانی ئاماژەی بەوەش کرد چاکسازی لە دامەزراوەی ئەمنیدا لە پێشکینەی کارەکانی حکوومەتە بۆ دووبارە بنیادنانەوەی پێکهاتەکانی و هاوسەنگبوون لەگەڵ نوێترین پێشهاتەکانی ڕاهێنان و تەکنۆلۆژیای ئەمنی لە ڕێگەی بەرەنگاربوونەوەی گەندەڵیەوە سوودانی ئەوەشی گوت مەترسی بەڵێ مادە هۆشبەرەکان کەمتر نییە لە بەرەنگاریەکانی تیرۆریستانی داعش چونکە هەڕەشا لە ئاسایشی کۆمەڵایەتی دەکات و پاری بازرگانیەکەی بۆ دارایی تیرۆر دەقۆزێتەوە پاسپۆرتی سێبەرپرسی تالیبان لە رووسیا ون بووە لە هەواڵێکی میدیاکانی رووسیادا هاتووە ئەندامێکی شاندی تالیبان ڕۆژی پێنجشەممە چۆتە فرۆشگایەک لە مۆسکۆ جانتایەکی ون کردووە کە پارە و سێ پاسپۆرتی تێدا بووە یەکێک لە پاسپۆرتە ونبووەکان بە ناوی زیاد ئەحمەد تەکەر جێگری وتەبێژی وەزارەتی دەرەوەی تالیبانە بە گوێرەی هەواڵی میدیاکانی رووسیا پۆلیسی مۆسکۆ دەستیان بە گەڕان کردووە بۆ دۆزینەوەی پاسپۆرتەکانی شاندەکەی تالیبان دەستەی کەشناسی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ شەممە ئاسمانی هەرێم و عێراق ساماڵ و پەڵە هەور دەبێت و پلەکانی گەرما لە سەرجەم عێراق دادەبەزن لابارەی یەکشەمەوە کەشناسی دەشڵێت ئاسمان ساماڵ دەبێت لەگەڵ بوونی پەڵە هەور و لە ناوچەکانی باکووری عێراق و هەرێم و پلەکانی گەرما بە جێگیری دەمێنێتەوە کەشناسی عێراق ئاماژەی بەوەش کردووە ڕۆژی دووشەممە بە هەمان شێوەی یەکشەممە ئاسمان ساماڵ و پەڵە هەور دەبێت و لە ناوچە شاخاویەکان باران دەبارێت بە ڕێژەیەکی کەم بە یارمەتی هاوکاران سێ هەواڵم پێشکەشکردن شادبن